کوردستانە تا تۆ سۆرانی تا سەعات 12 شەوێ ئی کوڕمە یانە نەبیە سەعات 12 شەوێ یانەنە زیانەرە ئامان واتە بەژەرەکەش سەعات دوێ ساعتیم بەنەم شۆڕ دوێ ساعت ئارامەوە چێشینە زەنگ شاپێدان ڕەفێقە وش ئەسپاران شارە واتەن شامیشوو بێ بە زۆر زەنگ بێ پێی سۆرانی سۆران بێ باتریما پێ بارە دوێ دانی باتریما پێ بارۆ ئامن سەعات دوێ شەوی پیاە شاکردن نەیانێت لێ هەواری سێڕاکەنە سێڕا هێنیش ماچە زەنگەڵۆنیش ماچە چاگە پیا شاکردن 400 میتری بەردەن شاسەرەوە چاگە کوشتەرشە هیچ مشکڵەش ماچەنە هیچ کەسی نییەنێ فقەتی پرۆمنە پژاکار کوشتن ئەگەر ئیسەیش نەلاچێری من هیچ مشکڵەن چەنە هیچ کەسی نییەنە هەر ئالی بێ هیچ کەستەن یا هەر پژاکی کوشتن خێر ئێمە لە سەروبەندێکا زندگیەکەین کە شەرایەت و ئەوزا و ئەحواڵە جیهانی بەرەو ئاڵۆگۆڕێکی جددیەچێت یەکێک لەو زەمینانە حزور و زوهوری شەبەکەهای ئیجتیماعی و سۆشیال میدیاس کە خەریکە بەرەبەرە جێگەی مەسمیدیەکان ئەگرێتەوە هەر بۆیە دەوڵەتانی جیهان خەریکن لەسەر سۆشیال میدیا کار ئەکەن تا بتوانن ئەم فەزایشە قەبزە بکەن و بێنە ناوی دەستی خۆیان بۆیە ئاسان دەستڕەسی پەیداکردن بە شەبەکەهای ئیجتیماعی و لە هەمان کاتە مەردمی تربوونی باعث ئەوێت کە دەوڵەتانە منتەقە بە فکر ئەوە بن کە هەر لە ئیستەوە تەنگ بە خەڵکی ڕابچنن بابزانن چ لە حەلیمە کوردستان چ دەوڵەتە ئێرانی لەمە و بەبعد سعیەکەن فەزای تەمامە شەبەکەهای ئیجتیماعی پڕ بکەن لە چێهرەهای خۆیان و بە سعی بکەن بە فرەترکردن دەست لە حەوزەیە لایڤهای فەیسبووکی ئینستاگرامی و بەرنامەهای زیندوو ئەم فەزا بژەڵەژێنن و ئوسولاً لە هەرچی زەمینە شروع بکەن بە بەرنامەدانیان زەمینەهای فەرهەنگی موسیقی لەودگی سێکسی جنسی سیاسی و ئەمما بابێنە سەر مەسئلەی سیاسی لە حەلیمە کوردستانەوە شتێکی فرەفرە ئاشکاراست کە ئێوە ئەبینن هەر کام لەم ئەحزابە دەیان پەیجە مختلف ئیدارە ئەکەن و لەم پەیجە مختلفانە ئەهدافێک تعقیبەکەن هەر بەم دەم و دەسەوە ئەگەر بچن بۆ کوردەوارە ئێمەش کارەوایانە کردگە هەدەف ئەووەڵە ئەمانە گیردانە خەڵکە کوردەوار لە بازنەیە ئەنستیتۆهای حازر لە کوردەوارە یعنی زەرورەت و حزور وەمانەوەیە حیزبەکان سەخیفکردنە ئەقڵە مەردم و تەحمیقترکردنە زیاترە ئەمانە ئەمە باعث ئەوێت وەختی تۆ کۆنهە کەلامە ئەمانە تعقیبەکەی ئەوێنی ئەمانە پڕن لە تەناقوزات پڕن لە درۆ ئەمە داستانێ تعقیبەکەن تۆ وەختی مشاهدەی لایڤهای متەنەوە ئەمانەکە ئەمانە قاڵبن سەر بە جریانێکی حیزبین و گشتیشیان باشن گشتیشان کوڕە خاسن فقط هەرزگاهێ ئەم تەکی ئەو تەعاروس پەیاکە قسەی ئەمڕۆژیشیان تەکە دوێکەیانە ناخوێنێت ئەمە هەدەفیان چییە؟ هەدەفیان دیسانەوە مەسمومکردنە زەهنە ئینسانە کوردیە پس ئێوە ئیشێ ئاگادار بن و بزانن کە دەوڵەتە ئێرانی و حەلیمە کوردستان و تەمامە داگیرکران ئەم سەرزەمینە کوردەوارە هان بە شوێنە تەسخیرە ساحەیە سۆشیال میدیا و ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆش تاوی کە بتوانێت سعیەکانە بەرامبرە تەرح و پرۆژەکانە ئەمانە و مهرەهای چیپ و هەرزان و لەودە و فاحشەی ئەمانە بوێسی ئەما بابێمەوە سەر جەریانێکی تر دوو اتفاقە مهم کەفتگەم ئەمڕۆ باخەبەر بووم کە هەدایەت عەبدوڵڵاپوور ئێعدام کردیە داستانە هەدایەت عەبدوڵڵاپوور و دیبێتێ لەسەر هەدایەت عەبدوڵڵاپوور بمێنێتەوە بۆ دیبێتەکانە ئایەندە نەقشە حیزب دموکرات و چۆنیەتیە تەزریقکردنە خوێن بە پەیکەر حیزب دموکرات لەلایەنە دەوڵەتە ئێرانیوە و ئەمما پاپکەکە قەحبەکانی قەندیل گەوادەکانی قەندیل بێشەرەفەکان قەندیل چەتەکان بێدایک و باوکەکان قەندیل دوژمنان و فاسدان دوژمنانە سەرزەمینە کوردەوار و ئینسانە کوردی گەوادەکانە قەندیل قەحبەکان قەندیل 2 ساڵە پێش ڕوو بە خەڵکی کوردەوارم وت
ئەگەر گەرەکتانە لە گیان و کەرامەتە خۆدان، ئەگەر گەرەکتانە لەم سەرزەمینە کوردەوارە دفاع بکەن، ناچارن لە بەرامبەرە حیزەکانە سپاهە پاسداران و پاپاکە گووری لا حیزەکانە پاکپاکە خۆتان بپارێزن بە هەر چێکەتوانن، بە دار، بە بەرد، بە پاچ. کردیان بە تەبلیغ ئاغایانە پژاکی کوتگمە سەمیان پێبەدەن. ئێوە ئیستەزانن کە زەرورەت دانە سەم بەم قەحبەهای قەندیلە، بەم گەواد و بێشەرەفانەی قەندیلە بوو. تێمە سەر ئەم داستانە. تەیە ڕۆژهای ڕابردوو لە منتەقەی ڕوارە لە دەگای ڕوار کەسێک بە ناوە سیروان لەلایەنە چەتەکانە و بێشەرەفەکانە پەکەکە ئەکوژرێن. من پێشووتر هەر بۆ خاتریەوەی ئستدلالاتە ئێوە و عەقڵە سەلیمە ئێوە ڕاست بکەمەوە. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ وەختی ئێژێ بێشەرەف، وەختی ئێژێ گەواد، وەختی ئێژێ خائن، وەختی ئێژێ دز، وەختی ئێژێ سەرزەمین فرۆش، وەختی ئێژێ خائنە بە بەشەریەت. گەرەکی قۆپحە ئەمانە بگەڕێنێتەوە بۆ مردم، قۆپحیان بگەڕێنێتەوە. تماشاکەن کابرا هەیە سەر بە ئەم پێکاکە، سەر بە جمهوری ئیسلامی، سەر بە یەکێتی، بە ئاشکارای عالەم دزیەکەی خۆی و نەمایەندەبوونی لەلایەنە بەیتە ڕەحبەری و سپای پاسداران و لە پەیجە فەیسبووکیەکەی خۆی دائەنێت. وەکو ئەوەی کە مەلا بەختیار تێت ئێژێ ئێمە دزی ئەکەین، فەساد ئەکەین، فەساد مەوجودە، دزی هەست، قەتڵ هەست، جەردەیی هەست، نادروسی هەست. وەکو ئەوەی کە شێخ جەعفەر تێم قسەکە، وەکو ئەوەی کە خولە چەخماخە تێم قسەکە، وەکو یارۆ تێ هەڵدریاگەکەی پێژاک حیزەکەی عەباسی یەگانە تێ قسەکە. ئەو خۆی فیلمە سپاه پاسداران دائەنێ، محسن ڕزایی دائەنێ، خۆی حکایەتە دزیەکان وا کردگیسی لە کاتە شۆرای شاربوونە دائەنێ. بعد ڕوو بە خەڵکی مردمەکە دێژێەوە تۆ کەشفی مهمێکە کرد، من جاش بووگەم، تۆ کەشفی مهمێکە کرد، من دز بووگەم. نا ئێمە نەمانگەرەکە یا تۆ جاش بووگی، ئێمە نەمانگەرەکە جاشیتی تۆ دەرخین، ئێمە گەرەکمانە قۆپحە جاش بوون بمێنێ. تێگەی ئەگەر وەختی مەلا بەختیار ڕۆژە ئەیوت دزی مەوجودە، دانێ لەناوە و جەما هەڵسیایبووتە گەوادی دزی وەکو تۆ ئێشێ دەسی بەقڕتێنن لە سێدارەی بدەن. مەلا بەختیار دەحفێتر غەڵەتی ئەکرد، بێجای ئەکرد، پڕ بە دەمی زێراوی ئەخوارد، بێت بێژێت گەندەڵی مەوجودە. تۆ وەختێک گەرەکتە قۆپحە جاش بشکێنی، قۆپحە خائن بشکێنی، قۆپحە بێشەرەف بشکێنی، توی مخوام بێشەرەفم، خوام خائنم، خوام جاشم، خوام دزم، خوام دزیم کردگە دێمە کەشفێ تازەیەکە کردگە. وەسە خەڵکی ئێژی دێ پێکاکە دزە و پێکاکە گەوادە و پێکاکە ساختە و پرداختەی سپا و قوتسە پاسدارانە. لەبەرەوەی تۆ متەوەجه بوویت عنصر خائنە بە سەرزەمینە کوردەوار، عنصر بێشەرەف، عنصر دز، عنصر سپاهی و عنصر جاش سزای مەرگە. ئێمە ئەمانە گەرەکە مردمە ئێمە بزانێ سزای مەرگە. کاورا غەڵەت ئەکا جاشە، بێجا ئەکا دزە، سەری ئەدا لە سەنگ خائن و بێشەرەفە. نا ئەم قۆپحەیشی بگەڕێتۆ. ئەمانە گەوادیان کردگەسە شغڵە باوک و باپیرانیانم حیزبانە. ئێمە نایڵین گەوادی ببێ بەموت لە کوردەوارە، نایڵین ببێ بەموت. گەواد گەوادە، قەحبە قەحبەیە، جندە جندەیە، دز دزە، خائن خائنە و ئەمانە قۆپحی هەست. ئەمە وەسە ئەمە دانەیە لە شفرۆش بە ناوی جندە خۆی بێژی من جندەم دەی. ئەمە ئیتر لە قۆپحە جندەیی کەمەکاتۆ چون خۆی ئێژی جندەم کەمیەکاتۆ پاکەوێتۆ، ئەوێتۆ شەهروەندێکی عادی، ئەوێتۆ ئینسانێکی پاکدامەن. ناوێتۆ ئینسانێکی پاکدامەن، نا لە شفرۆشێکی جندەست و بە ئەندازی جندەیەشی سیر بکرێ. پس وەختە پێکاکە عاملە سپاهە پاسدارانە،
خائنە بە سەرزەمینە کوردەوارە لەگەڵ داگیرکەرانە کوردەوارە بە سوورەتە دەستوری وە سیستەماتیک لە ڕاستای نابودیە سەرزەمینە کوردەوار و ئینسانە کوردیە دەستوری یعنی دەستوری پێدەن کە ئەمەڵی پێ بکە و بەرنامەکانی دەوڵەتە ئێرانی جوولەکەی ئانووسی لە کوردەوارە ئێمە جێبەجێ بکات سیستەماتیک کەمەری بە پاکردنەوەی ئینسانە کوردی و نابودیە سەرزەمینە کوردەوار بەستگە ئەم حەوزە لە یەکتری تەفکیک بکەن مەسئلەیەکی تریش کە ئێشە تەفکیکی بکەن لە ماجەراوی کوشتنە کاک سۆرانە تەوەسوتە قەحبە و چەتەکانە قەندیل ترەنسەکانە قەندیل تەجاوز پێکریاگەکانە قەندیل یەک مەسئلە مشەخەسە خەڵکی کوردێشی ئەمە بزانێت آخر لەم ساحەی کوردەوارە وەختی تۆ ئیژی مردم تەحمیق کریاگە مردم نازانێ چۆن قسە بکە مەسەڵەن پاکانە ئەکا ئەژێ پژاک تەگزیبی کرد پژاک غەڵەتی کرد تەگزیبی کرد تۆ غەڵەت ئەەکەی سوعالی وا مەترەحەکەی پێژاک خۆی جنایەتی کردگە چۆن تەئیدیەکە متهمێ چۆن اتهامەکە قوبوڵەکە ئەو متهمە بەم جنایەتە چۆن خۆی تێ تەکزیبیەکە معلومە خۆی تەکزیبیەکە تۆ متهمێک بە جۆرمە قەتڵ ئەگری ئەم ئاغا نایگرێتە گەردن تۆ تەحقیقات دەست پێەکەی شەواهد و ئەدلە ئەدەی لە کناری یەکتری ئەو هەر ئێعتراف ناکە کە ئێعتراف ناکە ئەیوەیتە دادگا شەواهد و مەدارک بەر عەلەیهی ئێراءە ئەدەی بە دادگا قازی و هەیئەتە ژووری شەواهد و مەدارکە تۆ گوێ ئەدا لێ ئەپرسن ئێژن guilty or not guilty ئێژن not guilty جەلەساتە مختلف دادگا بەرگوزار ئەوێ هەیئەتە ژووری ڕەئی خۆی سادر ئەکا و قازی ڕەئی خۆی ئەعلامەکە ئاغا حتا ئاخرین جەلەسە وتی no guilty مقصر نیم ئەمما متهم شناختە ئەوێ ئەمە بووت لەبەرەوەی مشتێ فەحەوانم کوردەوارم بەچکە جاش و تۆخمە پێکاکا و تۆخمە حەپۆ و تۆخمە قاسمل و بەچکە حیز بزانن پاسا و هاوردنە من یە تەگزیبی کردە غەڵەتی کردە لە چاوەکانە حەپۆیوە لە ناو گەڵەکانە گریلایوە چون ئەمانە خەریکن ئەم سەرزەمینە ڕائەماڵن کولە نابودیان کرد ئەم بەچکە حیزە بێدایک و باوکانە و ئەمما 2 ساڵە پێش من ڕوو بە خەڵکی کوردەوار وتم ئەمانە عاملینە سپاهە پاسدارانن لە ڕاستای نابودی ئێوە کارەکەن چی ئەکەن بە کۆساڵانەوە ئەمانە چی ئەکەن بە کۆساڵانەوە بڕۆن لە خەڵکی کۆساڵان پرسن دەڤەری کۆساڵان پرسن لە خەڵکی ڕواو پرسن ئەمانە ئیجازەی حەیوانداری بە کەس نادەن ئیجازە نادەن خەڵک بۆ سەیران و شاخ و داخ و کێونەوەردیش شاخ نەوەردیش بچێ بەو شاخانە ئەهێنگرن حزورە فعالیان بە سوورەتە عەلەنی لە ناوی تەواوی ناوچەی هەورامانە هەس لەوێ چیەکەن ئەمانە کاریان چیە لەوانە یەک هەدەف تاقیبەکەن یەک هەدەف کۆچە دووبارەیە خەڵکە کوردەوار لە سەرزەمینە ئەژداد و ئابادیان لە وەتەن بۆ شارەکان بۆ ئوردوگا شارەکان دەرەتانیان لێتە نیگنۆ فعالینە حەوزەی جامعەیە مەدەنی تەحتە ناوە پاراستنە موحیتە زیست بەر بە باخداری ئەگرن شغلە قەیمە کوردی مازوو چینی بنێشت چینی کشمیش کاوڵی کەندن قەسقەوان کەندن بەڕوو کەندن بە بەهانەیە حزورە پێشاک هەرچی ساڵە گڕ بەرەدەنە و شاخ و داخی کوردەوارە ئێمە داریان پێوە نەهێش دەوەنیان پێوە نەهێشت گەوەنیان پێوە نەهێشت
بەڵام پێشا قوت ئەڕوات و تێتۆ بۆ واعەکە بۆ سپای پاسداران بە بەهانەیە حزورە پێژاکێکە مەیلی بوێ تەپ ئەداتە من لە سەریان و 50-60 نەفەرە کۆساڵان کۆ ئەکاتە حزور پەیاناکە بۆ خاتری ئەوەی کە شەرایط محیتی لە مردمە کوردەوارە ئێمە لە هەورامانە بشێوێت خەڵک ئیتر باخداری ناکە خەڵک ئیتر تەماکۆ ناکێڵێ خەڵک ئیتر بۆسانداری ناکە خەڵک ئیتر حیوانداری ناکە خەڵکەکەن بە چی؟ خەڵک ئەکەن بە کۆڵبەر ئەبێ بە چی؟ ئەبێ بە سیستەمە قاچاخە سپاهە پاسداران و پێکاکا لە ڕاستایە ئەم سیستەمە قاچاخە سپای پاسدارانە ارتزاقم مادی ئەەکە ئێستا پێکاکا بۆ داگێ لە سۆران کوشتگێسی داوای باجی لێەکە دەحفەیە 2 دەحفە 3 دەحفە ئەم ئاغا باجی داگە بێیان دەحفەیە ئاخر ئەم ئاغا باجی نەداگە نەیبووگە بیدات لەزا تەوتایی بۆ ئەەکەن لە ڕێگەی دوودانە لە ڕەفیقەکانە خۆی وە قاویەکەنە منتەقەکە جۆرێک ئەی کوژن تەواو مردم بزانێ ئەو 2 نەفەر ڕەفیقەی ناکوژن و نابێ بیکوژن بۆ چون ئێشێ ئەمسالە سۆران لە منتەقەی مەریوان و هەورامانە هەڵنەسێت و پوڵ نەدا ئێشێ بیکوژن تا مابەقی حسابەکار بێتە دەسی بۆ ئەمە شاهدیان گەرەکە کە ئیجادە فەزای ڕعب و وەحشەت بکەن بۆیە ئەو دویترە بەرەدەن کە ئەو دویترە بە خەڵکی بێژن کێ ئەم کوڕی کوشتگە لەسەر چی کوشتگێسی قەتڵەکەیشی ئەوەندە فەجیعە کە مردم ڕعب و وەحشەت بکە لێیان بترسێ شکەنجەی ئەدەن دەس و قاچی ئەشکێنن و بەعد بە زەجر ئەیکوژن کێ قەحبەکانە قەندیل کێ نێرەمووک و ترەنسەکانە قەندیل تۆخمە حەپۆ فەرزەند ناخەلەفە سپای پاسداران ئەوانە وای پێکەن ئیستا سوعالی لێ بکە بێژە پێژاکە گەوە تۆ بۆ شاخانەی کورد و کوردەوارە چیەکەی تۆ بۆ من لە تۆ نەمدی تۆ دانەیە ئەسفەهانی بکوژی بێشەرەف تۆخمە حەپۆ بۆ ناڕۆی لە ئەسفەهان و کرمان بەی لە خەڵکی بیکوژی بۆ ناڕۆی ئەوان سەرکیسە بکەی و داوای سروەتیان و داوای پوڵیان لێ بکەی بۆ ناڕۆی ئەو کارە بکەی بۆ تێ لەم کوردەوارە ئێمە دەسەوەی بۆ مردمە کورد و ئینسانە کوردیە کوژی تۆ چ کارەی تۆ کێ لەوێتی دانیاگە چ کارەی خەریکە چیت ئەم کەڵەگایە بەسەر مردمە بۆ ئەەکەی بۆ ئێمە وەختی خۆی وتمان کڵاشینکۆفەکانیان چەورکەن شیافی بکەن پێیان ئەمانە مشتێ بەچە دەوڵەتە ئێرانین بۆ نابوودیە سەرزەمینە کوردەوار لەوێ دانریاگن و ئێوە کۆچ ئەدەن ئێوەیان کردە هێسر ئێوەیان کردە کۆڵبەر بێسن وە دیارە بەقی سناریۆکەوە بێسن تا بزانن تا کوێتان ئەوەن خاس ڕەمەقە گیانتان بچن وەسەتە ئێران ئەو جێگەی پێژن ئێران کۆرپۆرێشنە ئێرانی جوولەکە قەیرە قابلە سکوونەتە جابێسە زەرفە 10 ساڵە ئایەندە سەرڕیژە جەمعیەتەکانی بەرەو مەهاباد و مەریوان و بۆکان و شاخ و داخە هەورامان و بێسە تا گشتیان بێن بڕۆن هەریستە تاقیق بکەن بزانن چەند نەفەر لەمانە لە مەشهەد و شیراز و ئەسفەهان هەڵسیاگەن هاتگن و ئاپارتمان و ماڵیان ساختگە و زەمینیان سندگە لە کوردەوارە ئەمە بە کۆمەکە کێ ئەکرێ وەختە خوای مەوجە دووەمە کۆچە خەڵکە ئێمە بە شارەکان بۆ کۆنترۆڵکردنیان بە کۆمەڵە و دموکرات کردیا مەوجە سێوەم بە پەپەکە ئەکرێ پەپەکە نزا وەکو جاران وتم هەرواکە ڕاپەڕینە کوردەواری سربەخۆ بە دەرخستنە ماهیەتە قێزەونە ئەم بێشەرەفانە لە 3 ملیۆن کوردە سووریە 1,800,000 نەفەریان کۆچدان کۆچیاندان نەمان بەجێ ئەو 1,800,000 پڕیان کرد لە شیعەیە عەلەوی و تورکمەنە عەلەوی تحتە ناوە براییە گەلان
سەرزەمین و کوردەوار لە بین چوو پاکیان کردەوە. هەمان کارەکە نیستە لە منتەقەی خۆمانە. کانتۆنە هەورامان دروست ئەکەین و بۆیە واینە ئەگرا و لەگرا قاچماندان یاگە و هانە سەرم لە ئەو مەردمە و چەتەیەکەن و پوڵ لە مەردم ئەسێن و سەراناسێن. تۆم گشتە پورتە بۆچی پوفیوس شیافەکەی بەخۆت؟ چی پێکەیم پوڵە لە قەندیل تۆ کاندۆ مەسێنی؟ ئەیدەی بە عەمەڵە جەڕاحیە ڕەحمە ژنەکان چی ئەەکەی گەوادە تۆخمە حەپۆ تۆ بەم گشتە پوڵە؟ تۆ لە ئەوروپا خەریکی قەچاقی مەوادی مخدری هەرکە لەگرا گەواد و بێشەرەف و مەوادە مخدر فرۆش بێ عوزڤە تۆ و ئەندامە تۆس. تۆ هەر بەمانە هاڵف لە مەردم پوڵ جەمەکەی مەوادە مخدر کارخانەی دۆنەر کارخانەهای مختلفە ئەوروپات و ترانزیتە عەزیمە مەوادە مخدر لە کشوەرهای مختلفە بەس نییە. سەرکیسەکردنە بیزینەسەکان بەس نییە. تجارەتە مەوادە مخدرت لە ورمیەوە ترانسپۆرتی تا ئەوروپا بەس نییە. لە دەستگرتنە سنوورەکانە دەستکرد داگیرکەرانە کوردەوار و پاراستنە ئەوانە و دانانە گومڕکاتە مختلف و قاچاخە مختلفە کالا بەس نییە. چی پێیەکەی حەپۆ هامورات قەڕەن لایەن و قەرەس و شیافیەکەنە خۆتان سەفتە دۆلار چی پێیەکەنم گشتە پوڵەیەوە؟ دەیخۆ ئێمە نەماندی وە هیچ زەبرێ بۆشێنن هیچ قودرتێکمان لە ئێوە نەدی. ئێوە فقط بۆ ئینسانە بێدەسەڵاتە کورد زرنگن و بۆ تاڵانە ماڵە کورد سەرزەمینە کورد ئینسانە کورد. ئێوە کێ مشتی قاحبە و جندەی قەندیل چیەکەن بەو قەندیلەوە؟ ئێوە چە کارن؟ ئێوە کێ لەوێ داینیاگەن؟ چۆن مەشروعیەت بە خۆتانەدەن داوەزە ناوە خەڵکە ئێمە؟ کێ ئێوەی هاوەرگە گەوادینە لەوێ وێسیاگەن ئەڕۆنە سەر سفرەی خەڵکی تعدا لە مناڵە مەردمەکەن تعدا لە ماڵە مەردمەکەن. تۆ غەڵەت ئەەکەی تۆخمە حەپۆ دەست لە مەردەمە ئێمە ئەەکەی تۆ تحتە ناوە هەر ناوێک. تۆ خۆت وایتە مەزانە ئتتهامە گەورە بەچکە سەپای پاسداران تحتە ناوە هەر چیەک دەست بۆی. تۆ سەڵاحیەتە ئەوەت نییە دەست بۆی بۆ هیچ کەس. تۆ خۆت وایتە ژێرە ئتتهامە گەورە. تۆ تۆخمە عەلەویە بەچکە حسەین. تۆ غەڵەت ئەەکەی دەزەوەی بۆ مەردەم ئێمە تحتە هەر ناوێک. بۆیە ڕەوەندە بەرخوردەتەکە ئێوە حاڵەتە مەعکوسی گرتەدا خۆتان مشاهدەتان کرد ڕاپەڕین بەری بە هاتنە مەردمە ناوە ئێوە گرت ڕیزشتان کردگە. ئیستە سیکلەکە حاڵەتە مەعکوسی گرتەگە هیچ خەڵک نایەتە ناوتان. ئەو جار بێسن بە دیارە خەڵکە هەورامان و خەڵکە کوردەوار و خەڵک مەناتەقە مختلفە موکریان تا خەڵک چێو بکاتە ئاسینت دانەدانەتان تۆخمە قاحبەینە بێسن. ئەمە ئیتر مەسئلەیە کەرامەت و ژیانە مەردمە و ئێوە قاشتان یا حەوزێ مەردمە ترسێنن قەتڵە وەحشەت ناکەکەن چوار پەنجدانە حەیستان پەلاماری داگەسە و شاخانە وەکو کوێر وەکو خڕخاکی. نا ئەمە ناوەنەوە ئێوە ئەم شەڕە بەرعەلەیه مەردمە ناوەنە تۆخمە حەپۆ ئەگرا کوردەوارە نایوەی تۆ کونە بەردە لێ ئەەکەین بە ئەمارەت. ئەو با خاس بزانی ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ڕوو لە خەڵکی کوردەوار ئێژێ بۆ پاراستنە گیان و ماڵ و ناموسە خواتان لە مشتێ تەجاوز پێکریاگە قەحبە و جندەی قەندیل لە مشتێ ترەنسە تەجاوز پێکریاگە تۆخمە حەپۆ حەق دفاعتان هەز لە خۆتان بە هەر سەبکێ بە هەر شێوەیەک ئەتوانن بیان تۆپێنن یاکیان دەرنەکەن تا بفەهمن ئەم سەرزەمینە ساحێوی هەست تا بفەهمن ناتوانن دەست بووەن بۆ خەڵکە ئێمە بکوژن و جنایەت بکەن و ملیان بکەنە پووت بەسەرە مەردەمە ئێمە کەڵەگایی بکەن. ئێستەیشی لەگەڵا بێ یەک نەفەر کرمانی و ئیسفەهانی جورئەت ناکا پابخاتە ناو شاخ و داخە مەریوان و سنە و کرماشان و ورمێ و موکریانە جورئەت ناکا پابخا. تۆ چکارەی قاحبە باوک لەوێ وێسیاگی تۆ خەریکی کۆنتڕۆڵە شاخ و داخەکانەکەی چۆڕیەکەی لە کورد
پاڵی پێوەنێ بچێ بەرەو سنە بچێ بەرەو هەمەدان بڕوا بۆ کەرەج چی پێیەکەی تو چکاری لەو شاخ و داخە تو بۆ کێ خەریکی مەرزداریەکەی شاخداریەکەی تو بۆ کێ خەریکی تەبیعەت دەستکاریەکەی ژیانە مردم ئەشێوی تۆ بۆچی مردمت کردە کۆڵبەر گەوادە تۆقمە هەبوو ئێوە کین زیاتر لە 10 تەلەفۆنم لە مەریوانەوە بۆ هاتکە لەسەر ئەم مەسئلە هێژن کاک پەیمان تۆ ماهیەتە پەکەکەت بۆ ئێمە دەرخست ئەوە ئێمە لە بەرامبەر پەکەکە وێسیاگین بۆچی پشتمان ناگری ئەوە خەڵکی ڕوار وێسیاگن ئەوە ماهیەتە چەپەڵ و قێزەونیمان خستە دەرەوە ئەوە داوا کریاگە لە ڕاپەڕین و ڕاپەڕینیش ڕوو لە خەڵکە خۆی ئێژیت هەر قەحبە و کوونیەکی پێکاکا خواردیە تۆڕتان خوێنیان مباحە دەستیان لێمە پارێزن دەوڵەتە ئێرانی بازیە موش و گوربە ئەکات بە پێکاکا تەکە ئێوە دەرەتانتان پێ هەڵەچنیت ئەمانە دڕوو یەک سکە ئەمانە دەستور بگیرم مستەقیمن ئەمانە یەکێتی نیشتمانی کارمەندە مستەقیمن کارمەند دەزانین یعنی چی یعنی غەڵەت ئەکات ئەو دەستورەی پێدەن جێبەجێ نەکا بیجا ئەکات ئەو دەستورەی پێدەن جێبەجێ نەکات دارە و ڕناسینی وەمانە کارمەندان و مستەقیمن پەکەکە پەژاک یەکێتیە نیشتمانی ئێستا ئێوە ماگن و ئێمەی ملەتە کورد و ئومەتە کوردی ئێوە ماگن و ئەربابە گەوادەکەی تارانتان و خەڵکە کوردەوار دەستان کردە ناوە خوێنە خەڵک خۆ دەمێ کە ئێمە ماهیەتە چەپەڵ و قێزەونە ئێوەمان ئاشکرا کرد بۆم خەڵکە کوردەوارە ئەوەی هەوادارە پەکەکەس ئەوەی ئەندامە پەکەکەس ئەوەی حەز بە پەکەکە ئەکا ئەوەی باسە گوریلا ئەکا خوێنی حەڵاڵە وەکو شیرە بەرەدایکتان کە خوێنە خائن و کوشتنە خائن لەم سەرزەمینە عینە کەرامەتە عینە شەهامەتە عینە کوردایەتیە ئەگەر پیاون ئەگەر مەردون ئەگەر ڕۆڵەی قارەمانون ئەگەر ناموستان بوێ ئەگەر شەرەفتان بوێت یەک گریلا ناتوانێت قاچخاتە ناوە سەرزەمینە ئێمە و ئەو کورتانە بەو جنایەتە کوشت و ئەو سەرزەمینە کوردستانە کوردەوارە دار و دەوەنی بەدەسە ئێوە ئارامی نییە و گشتتان فێرە فاحشەگی و مەوادە مخدر کرد ئێوە تۆخمە حەپۆ تۆخمە عەلەوی و شیعە تۆخمە سپاهە پاسداران نزا ئێمە ڕوو لە خەڵکە خۆمان قساکەین و حکمێک کە دامان حکمە شۆڕشە کوردیە بەرامبەر بە خائنینە سەرزەمین و بەرامبەر بە دوژمنانە سەرزەمینە کوردەوار قسە گفتوگۆ و دیالۆگێکمان لەگەڵ ئامران و عاملانە قەتڵ و نابوودیە سەرزەمینە کوردەوار نییە تکراری یەکەمەوە خەڵکی ڕواو دەگاڵ ڕواو خەڵکی بناری کۆساڵان خەڵکی مەریوان ئەوەی بۆی پێکاکای لێتین ناوە حەپۆ تێرێ دفاعیان لێەکە ئەوانە جوزە دوژمنانە خەڵک و خائنانە بە سەرزەمینە کوردەوارن خوێنە دانە بەدانەیان حەڵاڵە و هەر کەسێ گوری لا کوژی بکات ڕۆڵی قارەمانە ئەمە حکایەتە کەس ئەمانە بەرنامە ئەچنن بەر عەلەیهە مەردمە ئێمە بەرنامە ئەچنن تماشاکە ڕاپەڕین حکمەدا ئێمە لە هەر عەمەلیاتی حەمایەت ناکەین ها مەسەڵەن سپای پاسداران خۆی چوو حرەمە ڕزای تەقاندۆ ئێمە حەمایەت لەوە ناکەین چوو حرەمە خومینی تەقاندۆ ئێمە حەمایەت ناکەین ئێمە ناژین هەر کارێکە بەر عەلەی جمهوری ئیسلامی بکرێ ئێمە حەمایەتی لێکەین ناوە خود جمهوری ئیسلامیەکە ئێمە مشتێ دەستنیشاندەی دەسە حاکمیەتە جمهوری ئیسلامی نیین
عملیاتەکەی چلچەمەوە لە بیرتانە وتیان 5-6 نەفەر کوژیاگەن کەس معلوم نەوە کەس نەیگرتە ئۆهدە کابرا من حمایەتی لێکەمەرچی بەرعەلەی جمهوری ئیسلامی بکرێنە غەڵەتە کرد ئێمە ئەزانین چۆن حکمە دەین حکمە ئەوە وتمان هەر کەسێ وەکو کاکە مستەفای سەلیمیا و ڕۆڵەی قارەمانە سەقزیان و ئەسڵحەی هەڵگرت و دای لە بنکەی فەرماندەهی نیروی انتظامی لە شارە سەقزە هەر چەشنە عملیاتی ئاوا بەرعەلەی نیروهای مسلح دەوڵەتە ئێرانی و ئەمنیەتی ئێمە مەسئولیەتەکەی ئەگرینە ئۆهدە 2 ساڵە پێش حکمە پێکاکەماندا دیسانەوە تکراریەکەینەوە پەکەکە یا لە قەندیل تێتە خوار و کلکێنێتە ناو گەڵی خۆی ئەکاتە ئەو دووی شەڕناخە تا بزانم چەند مەردە حەلاجە یا حزور پەیا بکات لە ناوی خاکی کوردەوار و پەلاماری هەر لادەیەک بدات چ لە منتقەی بادینانەوە چ بەم بەرەوە چ بەو بەرەوە لە هەر کوێیەکا بێتە ناو دەخاڵەت بکەن لە ناو حیاتە ئینسانە کوردیە خوێنی مباحە لە هەر کوێ دیتان وەکو سەگ بیان تۆپێنن وەکو سەگ بیان تۆپێنن خاسیان دیانە گەشتی تۆخمە حەپە گشتی تۆخمە تەجاوز پێکریان ئەمانە بازوویە مستەقیمە سپای پاسدارانن بە دەستورە سپای پاسداران ئەمەڵ ئەکەن وەکار ئەکەن شەک بەرامبەر بەمانە ئیشتباهە و ئەوە حکمە ڕاپەڕین بوو وەدای و ئەو حکمە بەدەسە ئێوەوە لای ئێوە خۆش